باڵادەستی تەکنیکی ئیسرائیل لە ساڵی 1967ەوە تاوەکو ئەمڕۆ. جەمال عەبدولناسر نیو سەدە لەمەوبەر چی گوت؟ دەبێت لەوە تێبگەین کە بە ئایدۆلۆژیا شەڕی تەکنۆلۆژیا ناکرێت. کاتێک پرسیار لە جەمال عەبدولناسر سەرۆکی کۆچکردووی میسر کرا کە بۆچی لە شەڕی ساڵی 1967 دا شکستی هێنا، گوتی ئیسرائیل باڵادەستی ئاسمانی بەسەر ئێمەدا هەیە، هەر بۆیە لە یەک کاتدا شەڕی میسر و سووریا و ئوردنی دەکرد. کاتێکیش ڕۆژنامە نووسەکە پێیوت خۆ میسر کەشتیەکی گەورەی فڕۆکە هەڵگری جەنگیتان هەیە و لەو کاتەدا 420 فڕۆکەی جەنگیتان هەبوو، لە نێویاندا فڕۆکەی میگ 21 و سەروتر. ناسر لە وەڵامدا دەڵێت ئیسرائیل فڕۆکەوانیان لە میسر زیاترە، بۆ هەر فڕۆکەیەکی جەنگی 3 فڕۆکەوانی ئیسرائیلی هەیە، واتە دەتوانن بە یەک فڕۆکە لە ڕۆژێکدا چەند جارێک شەڕ و بردومان بکەن. ڕۆژنامە نووسەکە دەڵێت پاساوەکەت ڕاستە، بەڵام باڵادەستی ئیسرائیل لەسەر هێنانی فڕۆکەی پێشکەوتوو نەبووە، بەڵکو پەرەپێدانی تەواوی دامەزراوەی سەربازی و ئەو دامەزراوانەی دیکە بووە کە پشتیوانی دەکەن، ئەمەش بە قۆناغ و لەسەر بنەمای بەرنامەیەکی پێشکەوتوتر بنیات نراون. لە دوو ئۆپەراسیۆنی تەکنیکی ئیسرائیلدا زیاتر لە 4000 کەس کوژران و بریندار بوون کە لە ڕێگەی تەقاندنەوەی پەیجەرەکانی حیزبوڵای لوبنان ئەنجامیدا. لە ئێستادا مرۆڤایەتی بە پێچەوانەی چەمکی ئازایەتی و ململانەی شارستانیەکان پێیناوەتە شەڕی تەکنەلۆژی، مۆبایل، ئامێرەکانی دیکەی پەیوەندی، کۆمپیوتەر، تەلەڤیزیۆن، ئۆتۆمبیلی کارەبایی و فڕۆکەی بێفڕۆکەوان، هەموویان چەکی ئەگەرین و لە هەر ساتێکدا بن هەرکوو ڕۆڵیان لە ئەرێنیەوە دەگۆڕێت بۆ نەرێنی و بکوژ. بۆ نمونە ئۆتۆمبیلێکی وەک تسلا بە 8 کامێرا پڕچەک کراوە. هاکەر و شارەزایەکی ئایتی دەتوانێت لەو ڕێگایەوە هەم لە دەرەوە و هەم لە ناوەوەی ئۆتۆمبیلەکە چاودێری هەموو جم و جۆڵێک بکات. تەنانەت دەتوانێت لە وڵاتێکی دوورەوە کۆنتڕۆڵی تەواوی ئۆتۆمبیلەکە بکات و بیکاتە چەکێکی هەڕەشە بەسەرتەوە. بەکارهێنانی مۆبایلی ڕادیۆیی و پەیجەر وەک چەک، سەرکەوتنی ململانێ و شەڕە سەربازیەکان تا ئاستی مەحاڵ دەبات. جەمال عەبدولناسر نیو سەدە لەمەوبەر هەمان گلەیی لە باڵادەستی ئیسرائیل و ئەمڕۆژ ئەو مەودایە 10 هێندەی زیادی کردووە. ئەمەش وای کردووە بیرۆکەی گۆڕانکاری بەهێزی چەکداری ئەگەر بێ هەڵوێستیش نەبێت نزیک بوو بێتەوە لە مەحاڵ. لە مێژوودا کەرەستە سەربازیەکان ڕۆڵی یەکلاکەرەوەیان لە شەڕەکان و باڵادەستی ئیمپراتۆریەتێک بەسەر ئیمپراتۆریەتێکی دیکەدا گێڕاوە. مەغۆلەکان کەوانێکی ئاوێتەیان پەرە پێدا بوو کە سەربازەکان بە سواری ئەسپەوە و لە کاتی ڕەمبازیدا دەیانتوانی بە خێراییەکی زۆر تیرەکانیان ئاڕاستەی دوژمن بکەن. هەر ئەو کەوانە بووە یارمەتیدان تا نیوەی جیهان داگیر بکەن. عەرەبەکان توانیان چەکێکی کیمیایی سوتێنەر لە قەترە دروست بکەن و تا ئەو سەرێکی شۆرەکانیان دەبڕی. بە هەمان شێوە عوسمانیەکان لە داهێنانی تۆپهاوێژی زەبەلاحدا سەرکەوتوو بوون و توانیان ئەو قەڵایانەی خۆیان نەدەدا بەدەستەوە لە نمونەی قەڵای قوستەنتەنیە بڕوخێنن. بەریتانیا ئەو دوورگە بچووک و دوورەی دەوری جیهانیدا و سوودی لە تەکنۆلۆژیە تۆپەکان وەرگرت کە لە دەریاکاندا ئاراستەی قەڵەکانیانی دەکرد و وێرانیانی دەکردن، کەشتی زرێپۆشی دروست کرد و هێڵی ئاسنی دانا تا گواستنەوەی کەلوپەل و پێداویستی سەربازەکانی خێراتر بکات. با بۆمبی ئەتۆمیش لەبیر نەکەین کە لووتکەی چەکی کۆکوژە و کە لەلایەن عەقڵی مرۆڤەوە بەرهەم هێنراوە و جەنگی دووەمی جیهانی بە سوودی ئەمریکا و ئەو پەیمانەکانی کۆتایی پێهێنا و تا ئێستاش هەروایە. زانست نهێنی سەرکەوتنی مرۆڤایەتیە، بەرەسەندنی ماکینەکانی جەنگیش دەرەنجامی گەشەسەندنی دامەزراوەکان و کۆمەڵگەیە. ئەوەی ئیسرائیل باڵاتر دەکات پەرەپێدانی عەقڵی تاکەکانیەتی لە بوارەکانی تەکنەلۆژیاتە. ئەمەش تا ئەمڕۆ لە ئاستی جەنگەکاندا سەرکەوتن لەسەر سەرکەوتنی پێبەخشیوە. لە ئاستی ئابووریشدا سەرەڕای بچووکی قەبارەی بازاڕەکانی سەرکەوتنی گەورەی بەدەستێناوە و ئابووریەکی دامەزراوی هەیە. لە بواری یاسایشی ئەلیکترۆنی، بەرهەمهێنانی سەربازی، زیرەکی دەستکرد، ئۆتۆمبیل، تەکنەلۆژیای پزیشکی، تەکنەلۆژیای ئاودێری و کشتوکاڵیدا پێشکەوتنی بەرچاوی هەیە. هەرچۆنێک بێت حیزبوڵڵا بە بەرە گەورەکەی ئێران لە ناوچەکەدا دادەنرێت. هێنانی هەزاران سەربازی گیانفیدا لە لوبنان، عێراق، ئەفغانستان و یەمەنەوە بۆ ڕیزەکانیان تەنیا پشتبەستنە بە گیانفیدایی و قوربانیدان لە پێناو ئایدۆلۆژیاتە. ئەمە سەرباریەوەی حیزبوڵڵا کە هیچ پاشخانێکی بەرهەمهێنانی چەکی سەربازی و تەکنەلۆژی نییە ناتوانێت بە موشەکەکانی وەک فاتح و شاهید و ئاغا قاسم شەڕی زەبەلاحێکی وەک ئیسرائیل بکات. شۆک و زیانەکانی تەقاندنەوەی پەیجەرەکان ئەو ڕاستیەی سەلماند کە هەرگیز ناتوانیت بە ئایدۆلۆژیا شەڕی تەکنەلۆژیا بکەیت. ئەوە سەرباری ئەوەی کوژراوانی هەردوو لا پێیان وایە دەچنە بەهەشت، بەڵام لە شەڕدا گرنگترین شت ئەوەیە کێ سەر دەکەوێت، نەک ئەوەی کێ دەچێتە بەهەشت.